خەڵکی تێکۆشەری کوردستان بنەماڵەی سەربەرزی شەهیدان، زیندانیانی سیاسی، پێشمەرگە دێرینەکان، ڕۆشن بیران، چالاکانی بواری مافەکانی ژنان، دۆستان و لایەنگرانی کۆمەڵە. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش و پێشاپێش بە بۆنەی نزیک بوونەوە لە 26 ڕێبەندان ساڵوەگەڕی ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە گەرم و گەشترین پیرۆزبایی خۆم و سەرجەم هاوڕێ و هاوکارانم لە بەشە جیاجەکانی ڕۆژهەڵاتیویەوە پێشکەش بە ئێوە خۆشەویستان بێت و ئاواتەخوازم کە هەمیشە لە خەبات و تێکۆشاندا بن. بەڕێزان، بە بۆنەی نزیک بوونەوە لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە، بەرنامەی ئەم شەوی ئێوە ڕۆژهەڵات لەسەر 26 ڕێبەندان و ڕۆژی کۆمەڵە قسە دەکات. کاریگەری کۆمەڵە لەسەر بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان. کۆمەڵە لە چه بارودۆخێکی سیاسی، کۆمەڵایەتی و ڕۆشنبیری ئەو کاتی ئێران و کوردستان هاتە ئاراوە؟ ئەو سونەتە باشانە چی بوون کە کۆمەڵای هێنایە ناو بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان و چەندین پرسیاری دیکە لە نێو بەرنامەکەدا ئەم شەو میوانداری بەڕێز کاک فاڕۆقی بابامیری ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە و جێگیری سکرتێری گشتی کۆمەڵەمان کردووە و ئێوە خۆشەویستانیش دەتوانن لە ڕێگای ئەو ژمارە وایبرەی ئەو ژمارە موبایلەی کە لەسەر شاشەی ڕۆژهەڵات تیوی دەیبینن، واتە 00964 750 385 0416 ڕاستەوخۆ پەیوەندی بە ئەم بەرنامەیەوە بگرن و ئەو خۆشەویستانش کە ئیمکانی ئەوەیان هەیە لە ڕێگای ئینترنێتەوە، واتە لە ڕێگای وایبەر، واتساپ، لاین، واروەها تێلگرام و پەیجی ئێوە ڕۆژهەڵات با ڕێنووسی کوردی دەتوانن بەشداری لە ئەم بەرنامەیەدا بکەن و ڕاو بۆچوونی خۆتان و یا ئەگەر پرسیارێکیشان هەیە لە میوانی بەرنامەکە دەتوانن لەگەڵ ئێمە و بەڕێزیان بیهێنە گۆڕێ. سڵاو کاک فاڕۆق، ئەو کاتتان باش و بەخێر بێن بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات و پێشاپێش منیش هاتنی ڕۆژی کۆمەڵە لە ئێوە و سەرجەم هاوڕێیانی سەرکردایەتی کۆمەڵا پیرۆزبایی دەکەم. زۆر سپاس دەکەم کاکە گیان، منیش پێش هەموو شتێک عەرزی سڵاوم هەیە بۆ هەموو بینەرانی بەرنامەکەت و عەرزی سڵاوم هەیە بۆ هەموو بنەماڵەی شەهیدانی کۆمەڵە، هەموو زیندانیانی سیاسی، هەموو پێشمەرگە دێرینەکان و هەموو هەڵسوراوانی بەشی نهێنی کە لە شەرایەتێکی زۆر سەختە هەڵسوران و چالاکیەکەن. عەرزی سڵاوم بۆ هەموویان هەیە و لە خزمەتە. سپاس کاک فاڕۆق. وەکو دنگای پرسیارەکان بکەینەوە، کۆمەڵە لە چه بارودۆخێکی سیاسی، ڕۆشنبیری و کللتوری و ئابووری ئەو کاتی ئێران و کوردستان هاتە ئاراوە؟ وەلای ئەوە بەحسێکی کۆمەڵایەتی قوڵە، بەڵام من حەول دەدەم تا ئەو جێگەی بتوانم تەوزیحی مەسئلەکە بدەم. ئەویش ئەوەیە کە ئەگەر لەبیرت بێ ئیسلاحاتی ئەرزی دەبێ بگەڕێنە دواوە بۆ برێک. ئیسلاحاتی ئەرزیە کە لە زمانی شایە لە نێو لەژێر دروشمی ئینقلابی شاه و مەردم بە ئیستلاح کرا، یەکێک لەو بەندانەی ئیسلاحاتی ئەرزی بوو. ئیسلاحاتی ئەرزی ئەتوانم بڵێم زۆرترین کاریگەری هەبوو لە ئاڵوگۆڕ و جێگۆڕکەی کۆمەلگای کوردستانە. کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی سونەتی و کەم ئاهەنگ، کەم جوولە و لەژێر سونەتەکانی خۆیان بوو. بۆ نمونە ئەرزت بکەم، کەسێک کە لە وەختانەدا ئەگەر نەجار بووایە کوڕەکەشی هەردەبوو بە نەجار، ئەگەر کرێکار بووایە کوڕەکەشی هەر کرێکار بوو. جوتێ یەنی سونەتەکان ئاڵوگۆریان تیا بە وجود ناهات، خەڵکەکان تەغیراتێکی زۆریان ناکرد. بەڵام ئیسلاحاتی ئەرزی بنەمای ئەو ئاهەنگەی هەڵتەکان و کۆمەلگای کوردەواری هێنا ئاستێکی شارستانیەوە بوو بەهۆی ئەوەی کە خەڵک دیهاتەکان بەجێ بێڵن. ئەمە معنای تەنها ئەوە نەبوو فیزیکەن لە دێوە هەڵسێ بچێ بۆ شار، دەبوو ئەخلاق و فەرهەنگ و خوو خدەی ئەو کۆمەلگا کۆنیش بەجێ بێڵێ و بچێتە نێو کۆمەلگایەکی مۆدرن و پێشکەوتووتر. لەبەرەوە خۆشت دەزانی لە کوردستانە کار کەمە و کارگا کەمە و کارخانە کەمە، هەروەک ئێستەی شەروایە. خەڵکانێکی هێزگار زۆر لە کوردستانی ئێرانەوە ڕوویان کردە وڵات شارەکانی تری ئێران. ئەمە معنای ئەوە بوو لەگەڵ مۆدرنیزم و پێشکەوتوویەکی زۆرتر سەرۆکاریان هەبوو کە دەگەڕانەوە ئیتر زۆر مایل نەبوون بچنەوە دێ دانیشن و لەگەڵ ئەو سونەتە کۆنانە بن.
هەردیسان لە شارە مقیمە بوون بعضێ خەڵکە چوونە شار کار و کاسبی زۆرتر بوو تەنەوەئی ژیان زۆرتر بوو نمونەیەک با بۆت باسکەمەوی شەوە مەسەلەن ژنێک ئەگەر تاکوونێ پێشی سلاحاتی ئەرزی دەبوو هەر لە دێکی خوان نانی کردبایە و لە ماڵی خوان نانی کردبایە ئێستا دەبوو بچێتە شار و بچێتە نانەواخانە و لە سەفی نانەوا ڕاوەسێ و نۆرە و نۆرەگرتن هین بکە ئەمە لەم مەسالە شکۆلەوە ئەرزت بکەم تا کابرایە کە دەچووە بخۆی و کوڕەکانی ئەو چوە شار خۆی ڕەنگە دوکانێکی وایە یا هەرچێکی وایە یا هەر جۆرە کاسپێکی وایە کوڕێکی چوە دانشگا کوڕێکی چوو بۆ خوێندن کوڕێکی چوو بۆ کار و کاسپی هەر کام خەریکی شتێکتر بوون منزورەکەم ئەوەیە بڵێم کۆمەلگای کوردەواری لەباری فەرهەنگی و سیاسی و ئابووریشەوە واردی فازێکی نوێ مۆدێرنتر و پێشکەوتووتورەوە ئەمە معنای ئەوەیە کە شارەکان دەبنە مەرکەزی عەقڵیەت و شعور و سیاسەت و هەمووی ئەو شتانە خۆی ئەمە داخوازی تازێش دێنێتە نێو خەڵک خۆی ئەمە ئەخلاقی تازە دێنێتە نێو خەڵک خۆی ئەمە سیاست و تەوەقعاتی خۆی لە خەڵک لە ئینسانەکان زیاترەکە خوێندەواری مەدرسە دانشگا چوون شارنشینی خەرید لە دوکان و بازار هەمووی ئەوانە لەگەڵ ئەوە کابرا واردی فەزایەکی و نوێ بێت لە باری فکریشەوە واردی فەرهەنگێکی تازە من تەسەورم ئەوە لە کۆمەڵەی شۆرشگێر کە ئەو کات پێک هات و ئاشکرا بوو لەگەڵ ئینقلابێکا لەدایک بوو وێنی ئاشکرابوونی لەگەڵ شۆرشێکی شابوو ئەو شۆرشەیش معنای ئەوە بوو کە خەڵک لە کاتی شۆڕشا دڵ و دەرونیان زۆر گەورەترە زۆر جەسوورترن زۆر ئازاترنەوە کاتی خۆشی ڕەنگە هیوادارم نەسلی جوانی ئەمجاریش ئەو ئینقلاب و ئەو فەرهەنگ و ئەو ئەخلاقە شۆڕشگێرانی کە هەر جەماوەر بە هەمویان هەیان بوو تەجربەی بکەن ئێمە ئەوەمان تەجربە کردووە لە شەرایطێکا بوو کە تەوەقعی خەڵک لە کوردستان زۆر لە داخوازەکانی بەقایمتر و پتەوتر چووە مەسەلەکە ئەمە لە باری سیاسیەوە زۆر تەئسیری هەبوو لەسەر دروستبوونی کۆمەڵە یعنی تەئسیری هەبوو منزورەکەم ئەوەیە دەورانێک لە زمانی شایەتەیە نەوعێک ئەتوانم بڵێم ڕادیکالیزم و شۆڕشگێری وردە لە دانشگاکانی ئێرانەوە دەستی پێکرد بوو بۆ منشەئی هەمووی ئەم سازمانانەوە لەوانەیەش کۆمەڵە مەسەلەن شریکی فیدایی مەسەلەن مجاهدین ئەمانە خەریک بوون سنەتی حیزبایەتی و ڕەوشی حیزبایەتی پێشووتر کە دامەزرا بوو ئەوانە بەجێ بێڵن هەم لە کوردستان بەجێ بێڵن هەم لە ئێرانیش بەجێ بێڵن و واردی فازێکی نوێتر بن سوارەتی تەوەقعاتێکی ڕۆشنتر بن کۆمەڵە لە ئاستێکی وایە بوجودها لە ئاستێکا کە کۆمەلگای کوردەواری بۆ خۆی تەحولاتی گەورەی دموگرافیک و خەڵکی بەسەر هاتبوو لەواری کۆمەڵایەتی و لەباری سیاسیەوە لە شۆڕشێکی گەورە و فراوانە بوو کە لە ئێران دەستی پێکرد بوو کۆمەڵە مەحسووری ئەو هەلوو مەرجە کۆمەڵایەتی و سیاسیە بوو کە هاتنی مێژووی خەڵکی کوردستانەوە بەڵێ کاک فاروق دێمە وڵات بینەرانی خۆشەویستیش لە ڕێگای جۆرەوە پێمێ نردووە کە من ناوەناوە بە ئیجازەت بەڵێ ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش بەڵێ فەرموو بەڵێ فەرموو بەڵێ بەداخەوە پەیوەندیەکەی وەرنەگیراوە من چەند پەیامە خوێنمەوە تا ئەو پەیوەندی بینەرە خۆشەویستە وەردەگیرێت بینەرێک کە خۆی بە هیوا ناساندووە دەڵێت سڵاو و پیرۆزبایی خۆم پێشکەش بە هەموو کادران و ئەندامانی کۆمەڵە لە هەرکوێیەکی ئەم کوردستانە هەن پێشکەش دەکەم و ئاواتەخوازم کۆمەڵە هەروە بەردەوام بێ لە خەبات و تێکۆشانی خۆی و هەروەها درێژەدەری ڕێبازی ئەو شەهیدانە بێت کە لە پێناو ئامانجەکانی کۆمەڵەدا گیانیان بەخت کردووە سپاس بۆ بینەرە خۆشەویستە لە ناوخۆی کوردستانەوە بینەرێکی دیکەش بە ناوی ڕۆژین دەڵێت بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە بنەماڵەی هەموو کۆمەڵە و خەڵکی چەساوی کورد پیرۆزبایی دەکەم و وەروها پیرۆزبایی لە پێشمەرگە خۆراگر و قارەمانەکانی کۆمەڵە و ژنان و پیاوانی
یەکسانی خواست پیرۆزبایی ئەەکەم ڕۆژین. کاک فاڕۆق دێمە لای بەڕێستان بۆی کە نەسلی تازەی خەباتکاری کۆمەڵاوە هەروەها نەسلی نوێی کوردستان بزانن کۆمەڵە لە چ لە یەکەمین گەراکانی لەکوێوە پێکات کۆمەڵە چۆن پێکات؟ ئەرزم کردی ئەو دەورانی چەند ساڵەی دوای گەشەی ئیقتیسادی لە ئێران نەوعێک ڕکود لە ئێران پێشهاتە بوو و ئەوە تەئسیری هەبوو لەو مەسەلە ئینسیدادێکی سیاسی هەبوو و عەکس العەمەلی خەڵکیش بەرامبەر بۆ ئینسیدادی سیاسی لە زەمانیشا وردە وردە گەرایەکی ئەساسی لە شۆڕشگێری پێکێنا بوو کە وەک ئەرزم کردی شۆڕشگێریە کە ئیتر تازە چاوی لە ڕابردوو نەبوو، چاوی لە داهاتوو بوو، دەیویست لە ئاستی دنیاە و لەگەڵ معیارەکانی سەردەما یەک بگرێتەوە تازە نەی دەتوانێت قانع بێ بەو ڕەوش و خوختە و کردارەی کە لە زمانی شایە دامەزرا بوو. لەباری ئیقتیسادیەوە لە ئێران ڕشت هەبوو، پێشوچوون هەبوو، بەڵام لەباری سیاسیەوە کەماکان ئەو ئینسیداد و داپلۆسێنەی سیاسی هەربوو و بۆ عەکس ئەمە نەسلێک هاتنە مەیدانەوە کە ناوی جۆجوان بوو. کۆمەڵیش من وا دەزانم بەشێکە لەم تەحەولە فکریەکە لە تاسەری ئێران و لە کوردستانیشا پێکات. کۆمەڵە ئەتوانم بڵێم جەماعەتێک لە هەستەیەک لە ڕۆشنبیرانی کورد بوون کە دەیانویست بە سیاسەتێکی نوێ و بە ڕەوشێکی نوێ نسبەت بە ڕابردووی خۆی، بە ڕابردووی بزوتنەوەی کورد و مێژووی کوردستانەوە بەم ئاستەوە بێن. زۆرتر دەتوانم بڵێم زۆرتر مایەی ئەسلیەکەی ڕۆشنبیران و دانیشگاهیانی کە ئەو کاتانە زۆربیان لە دانیشگاکانە بوون یا فارغ التەحسیلی دانیشگاکانە بوون، جەماعەتێ بوون دەستیاندا ئەم کارە و دیارە ئەمە ئەگەر بگەڕینەوە بۆ دواوە وەختێک کاک ئیسماعیلی شەریفزادە و ساڵەکانی 48 و ئەوە پێکات نەوعی حرەکەتی ڕۆشن کرا، بەڵام ئیسلاحاتی ئەرزی کە لە کوردستان کرابوو زۆر نەخۆیان مەجالیان هەبوو بە داپلۆسینی زەمانیشا و نە خەڵکیش مەجالیان هەبوو بیرێ بکەنەوە لەو تەحەولاتانە. کۆمەڵە جارێ هەنگاوێکیش لەوە هاتە پێشترەوە. ڕۆشنبیرانێکی ئەو سەمانە کۆمەڵەیان دروست کرد و بەنهێنی ماوەی 8 ساڵ کاریان کرد. ئەساسی مەسەرەکەیان لەسەر ئەوە دانابوو کە بە سیاسەتی نوێ و لەگەڵ ئەو گرایشە نوێ کە لە کۆمەلگای ئێرانە بە تەوری کوردی و لە کوردستانی فێکاتەوە دروست بوو. بڵێ کاک فاڕۆق دێم وڵات ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. داخۆ من دەنگیم بینەرە خۆشەویستە بە باشی نابیسم. بەڵێ فەرموو. ناوم محسنە و لە مەحەباتەوەم. بەڵێ فەرموو. ئەلۆ. بەڵێ فەرموو کاک محسن. من ناوم محسنە لە مەحەباتەوە مزاحم دەبم. فەرموو کاک محسن. سڵاو ڕێزم بۆ هەموو پێشمەرگەکانی کۆمەڵێ هەیە. ئەگەر دەکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەتان کەم بکەن لە ڕێگای تەلەفۆنەوە. و بەش بە حاڵی خۆم پیرۆزایی 26 ڕەبەندان لە جەماوەری کوردستان بەتایبەت ڕۆژهەڵات جەماوەتی ڕۆژهەڵات دەکەم لە تەواوی بنەماڵە سیاسیەکان زیندانە سیاسیەکان بەتایبەت بنەماڵە شەهیدەکان تەواوی پێشمەرگەکانی کۆمەڵە کرد و ئەندامان و بەتایبەت سەرکردایەتی کۆمەڵە. بەڵێ. دووبارە دووپاتی دەکەمەوە 26 ڕەبەندان ئەو ڕۆژە پیرۆزە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە تەواوی زەماوەر و خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات پیرۆزایی دەکەم و هیوادارم تەواوی پێشمەرگەکانی کۆمەڵە
سپاس کاک محسن ئێمەش لێرەوە پیرۆزبایی لە سەرجەم خەڵکی شاری مەهابادی خۆشەویست دەکەین و هیوا و بەردەوامی لە خەبات بۆ ئێوەی بەڕێزیش بە ئاوا دەخوازین. سپاس بۆ پەیوەندیەکەت. بینەرێک بەناوی کچێک لە مەریوان دەڵێت سڵاو لە خۆت و میوانی بەڕێزی بەرنامەکە دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. 26 ڕێبەندان ڕۆژی پەیمان نوێکردنەوە لەگەڵ کۆمەڵە و ئامانجەکانی کۆمەڵەیە ئەم ڕۆژە لە کۆمەڵە و دڵسۆزانی کۆمەڵە پیرۆز دەکەم کچێک لە شاری مەریوان. سپاس بۆ پەیامەکەی. بینەرێکتر بەناوی دێ لە مەریوان سڵاو لە کۆمەڵە سڵاو لە کاک فاڕۆق کۆمەڵە دەنگی خەڵک و خوێندکارە. کاکیوا لە بۆکان دەڵێت بەرز و بەڕێز بێت 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی چەکدارانەی کۆمەڵە ئەلبەتە ئەم خەباتی چەکداری ئەم خەباتی سیاسی بوو کاکیوا داوا لە هەموو گەلی کورد دەکەین ڕیزەکانی کۆمەڵە بەهێزتر بکەن بۆ بەدیهێنانی ئاوات و ئامانجەکانمان کۆمەڵە تاکە هیوا و ئاواتی گەلی کوردە پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە هەر چوار پارچەی کوردستان. سپاس بۆ کاکیوا لە شاری بۆکانی خۆشەویست. کاک فاڕۆق دێمەوە خزمەتت کاریگەری کۆمەڵە هەروواکە لە وتەکانی پێشووتە بەڕێسان ئاماژتان پێکرد کە کۆمەڵە کاریگەری باشی بوو لەسەر بەزوتەوەی ڕۆشنبیری و خوێندکاری ئەو کاتی ئێران و کوردستان. ئەو کاریگەریانە چی بوو کە کۆمەڵە داینە لەسەر بزاوتی ڕۆشنبیری؟ کاکە مختار کۆمەڵە هاتە کۆمەڵگایەکەوە کە تینووی نەوگەرایی و ئاڵگۆر بوو و لەبا ئامێزی گرت وەک ئەولادێکی خۆشەویست لە ئامێزی گرت چونکە کۆمەڵە قەمکینا بۆ سەر زۆر مەسائلی کۆمەڵایەتی و زۆر سیاست کە نیازی ئەو سەردەمەی خەڵکی کوردستان بوو و هەر لەبەر خاتر ئەوە بزوتنەوەی کورد کەسانێکی پێشکەش بە کۆمەڵە کرد کە زۆرتریان ڕۆشنبیران و نووسەران و هونەرمەندان و گۆرانی بێژان و نخبەی خەڵکی کوردستان بوو. کۆمەلگای کوردستان ئەمەی پێشکەش بە کۆمەڵە کرد. کۆمەڵەش ژیرانە وەک حیزبێکی سیاسی تۆکمە توانی ئەمە ڕێک بخە. کۆمەڵە یەکێک لە پرینسیپە ئەسڵیەکانی عیبارەتە لە فێرکردن و بارهێنان. فەرهەنگی کۆمەڵە ئەگەر بۆت باس بکەم من بۆ خۆم بەبێ ئەوەی بە تعریف بڵێم من کۆمەڵە بە زانکۆیەکی سیاسی بۆ بزوتنەوەی خەڵکی کوردستانە بینم. با نمونەت بۆ بێنمەوە. هەموو سرودەکانی شۆڕشگەرانە زۆرێکی کۆمەڵە کردێتی. کۆمەڵە بوو دەستی برد بۆ نووسینی کتێب و کتێبی مناڵانی ساز کرد. کۆمەڵە بوو حتا لە نێو ڕیزی پێشمەرگەدا لە جەمعی شەڕەکان و هاتوچۆ هەڵاتەڵاتیا قەت نەبوو واحدێکی پێشمەرگەی کۆمەڵە مەسئولی سیاسی لەگەڵ نەبێ بۆ ئامۆزش و بارهێنە. کۆمەڵە لەسەر عەقلیەت و لەسەر قەناعەت بە عەقلیەت دامەزراوە. کۆمەڵە حیزبی عەوامفەریبی نەبووە. کۆمەڵە حیزبی حەقیقەت بووە. کۆمەڵە ویستیوەتی قامک بنێتە سەر حەقیقەتەکان هەرچەندە لە زۆر مۆردی شارەوانەیە تاڵبی. بۆ نمونەت بۆ باس بکەم مەسەلەن مەسەلەی ژنان. مەسەلەی ژنان لە کۆمەلگای کوردەواریە زۆر مەسەلەیەکی حەساس بوو بڤە بوو دەست بۆ بەبردایە و حتا زۆر جاریشمان متهمە کرد ئەوە زۆر معزەرت دەخوازم ئەو قسە دایکی خۆیان ماراکەن و خوشکیم خۆیان ماراکەن چونکە کۆمەلگای کۆنە نەیدەویست واز لەوە سنەتە و ئارانە بێن بەڵام کۆمەڵە دەستیدایە و جەسارەتێکی مێژوویی بە خەرزدا دەستیدایە ئەو کارە و دێشیزانی ممکنێ لەگەڵ لۆمە و ئەولای خەڵک ڕووبەڕوو بێ. ئەمە توزام چۆن بڵێم کۆمەڵە لە توولی 37 ساڵی ڕابردوو نەسلێکی لە کادر پەروەردە کردووە ئێستا لە کوردستان ئەوە لە بەرچاوی خۆیان لەگەڵیانە هەڵە سنوودانیشن لەگەڵیان. کامەیان هەیە لەو کادرانی کۆمەڵە ئێستا جێگەی بیر و باوەڕ و مراجعەی خەڵک نەبێ.
کۆمەڵە نەسلێکی تربیەت کردووە کە فەرهەنگێکی سیاسی لە خزمەتگوزاری بۆ خەڵک و لە نێو کۆمەلگا و لە دڵسۆزی هەموو ئەو باوکانەی هەموو ئەو منداڵە نەسلی جوانەی کە باوکیان پێشووتر کۆمەڵە بووە فەرموو با بێنە مەیدان بڵێن باوکمان ئەوە حاڵی نەبوو. ئێستایشەر مەجبورم بچنەوە لای باوکیان فێری سیاست بن. کۆمەڵە ئەم فەرهەنگە سیاسی لە کوردستان پێکەناوە. بەڵێ کاک فەڕەدێمە وڵات ئێستاش پەیوەندێکمان لەگەڵە سڵاو لەبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. سڵاو لەبێ ئەو کاتتان باش فەرموو بەڕێز. الو السلام عليكم. سڵاو بەڕێزگیان فەرموو. کاک مختار سڵاو و ڕێزم هەیە بۆ جناب دوو بۆ میوانە بەڕێزەکەت. سپاس دەکەین ئێمەش سڵامان هەیە لە خزمەتی بەڕێزتانە. من مرادم لە شارستانی سەرفێڵزاوە. سڵاو و ڕێزم تایبەتم هەیە بۆ جەماعەتی کۆمەڵەکان گشتیان. سپاست دەکەین. سڵاو و ڕێزم هەیە بۆ تەواو خەڵکی کوردستان کرماشا ئیلام منطقەی کوردنشین 26 ڕێبەندان پیرۆز بێ لە تەواو کوردستانی ڕۆژهەڵات. هیوادارم هەرچی زووتر بە ئامانجەکانی خۆیان بڕەسم کۆمەڵەکان پیرۆزبایی بێ لە تەواو کورد و کوردستانی ڕۆژهەڵات. سپاس دەکەین کاک مرادی خۆشەویست. ئێمەش لێرەوە پیرۆزبایی 26 ڕێبەندان لە سەرجەم خەڵکی شاری ئۆستانی ئیلام و ئۆستانی کرماشان دەکەین و ئاواتەخوازین کە بەردەوام بن لە خەبات و تێکۆشانتان لە پێناو ئامانجەڕاوەکانی گەلی کووردا. سپاس بۆ پەیوەندیەکەت. بینەرێک بە ناوی کارزان لە سنەوە سڵاو شەو باش پیرۆزبایی لە سەرجەم کادر و پێشمەرگەکان و ئەندامانی نهێنی دەکەم. 26 ڕێبەندان پیرۆزە لە هێزی لە بن نەهاتووی کۆمەڵا وەکو لاوێکی ڕۆژهەڵات هەر ساڵ بە شکۆی فراوانتر درێژەدەری ڕێگای کاکفواد ئەبین. کارزان لە شاری سنەی خۆشەویستەوە. بینەرێک بە ناوی توفان لە کرماشان دەڵێت سەلام دارم خدمەتە برادران و خاوەرانە کۆردە پیشمەرگە من هەم ڕوزە پیشمەرگە ڕوزە 26 بەهمان ڕوزە کومەندەڕا بە هەمەیە ملەتە کورد تەبریک گفتەوە ئومیدوارم کە با هەمدلیە هەمەیە ملەتە کورد بتوانیم از دەستە دیکتاتۆریە جمهوریە ئیسلامی ڕەهایی یابین. توفان لە شاری کرماشانەوە. بینەرێکی دیکە کە ناوی خۆی نەنووسیوە دەڵێت پیرۆزبایی 26 ڕێبەندان لە هەموو کادر و ئەندامان و پێشمەرگەکان و لایەنگرانی کۆمەڵا بەتایبەت بنەماڵەی سەربەرزی شەهیدان دەکەم. بینەرێکی دیکە دەڵێت سڵاو کاک مختار بەخێراتن ئەو میوانە بەڕێزەی کاک فاڕۆق دەکەم بۆ بەرنامەکەتان. گوایە زووتر لە خزمەتی بەڕێزیان نابووە. 26 ڕێبەندان پیرۆزبایی لە هەموو خەڵکی کورد دەکەم و ئاواتی سەرکەوتن بۆ کۆمەڵا. بینەرێکی دیکە بە ناوی کەویش ناوی خۆی نەنووسیوە سڵاو بۆ میوانی بەرنامەکە و جەنابتان کاک مختاری پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان و پێشمەرگەکانی کۆمەڵە و هیوادارم هەروەک هەمیشە لە شۆڕشی نوێ لە کۆمەلگا پێشڕە و داهێنەری خەباتی مەدەنی و جەماوەریە چاوەڕوانتانین. ئێمە کۆمەڵێک لە جوانان و لاوانی خەڵکی وەتەمێشی یادگاری هێزی پێشڕەوی مەهابادین چاوتان ماچ دەکەین. ئێمەش لێرەوە تا وەتەمێشی مەهاباد سڵاو دەنێرین بۆ خەڵکی خۆشەویستی ئاوایی وەتەمێش و سەرجەم خەڵکی شاری مەهابادی خۆشەویست و پیرۆزبایی 26 ڕێبەندان لە ئێوە و سەرجەم خەڵکی کوردستان دەکەین. بینەرێکی دیکە بە ناوی حەنیفە لە شاری سۆران پیرۆزبایی 26 ڕێبەندان لە هەموو کادر و ئەندام و پێشمەرگەکان و لایەنگرانی کۆمەڵا بەتایبەت بنەماڵەی سەربەرزی شەهیدان دەکەم. حەنیفە خانم لە شاری سۆران. کاک فاڕۆق دیارە پەیام زۆرە با فریای پرسیارەکانمان کەوی. کاک فاڕۆق ئەو سونەتە باشانە ئەو سونەتە پێشکەوتوانەی کە بە جۆرە لە جۆرەکان ئیشارەمان پێکرد زیاتر دەکرێت بۆ بەتایبەت نەسڵی نوێی خەباتکاری کۆمەڵی باس بکەین کە ئەو سونەتە باشانە ئەو پێشکەوتوانە چی بوون کە کۆمەڵا لەو سەر و بەندەدا کە فعالیەتی خۆی ئاشکرا کرد پاش گیان بەختکردنی هاوڕێی ڕابەر کاک حەمەحسێنی کەریمی. ئێمە کارنامەی 37 ساڵەی کۆمەڵە ئەگەر چاو لێ یەکەین من بە حیزبێکی دەبینم کە وەک ئەرزم کردی لەسەر هێنانی سنەتی نوێخوازی و مۆدێرن بوون دامەزراوە.
و سیاسەتەکانیشی بۆ نمونە بڵێم مەسەلەن کاتی خۆی شعاری خەڵکی کوردستان ئەوە بوو خودموختاری بۆ کوردستان و دموکراسی بۆ ئێران دیارە ئێمەش ماوەیەک ئەو شعارەمان هەبوو بەڵام کۆمەلگای کوردستان داوای تری هەبوو لەوە زیاتر بوو کە خودموختاری بتوانێت ئامانجەکانی پێک بێنێ بۆیە کە کۆمەڵە یەکەم جار شعاری فیدرالیزمی هێنا ئەمە معنای ئەوە بوو ئاستی بزوتنەوەکەی بردە شوێنێکی تر ئاستی بزوتنەوە تەوەقوعاتەکەی کۆمەڵە بە دامەزراندنی ئەم شعارە و بەجێخستنی ئەم شعارە داوا دەکا لە ئێرانە ئەویش وەک بەشەکانی تری میلەتەکانی ئێران لە حاکمیەتی ئێرانیشە دەسەڵاتی هەبێ تەنها مەسەلە ئەوە نییە خۆی ئیدارەی خۆی بکە ئەمە شعارێک بوو کە من وا دەزانم کۆمەڵە داهێنەری ئەو شعارە بوو و ئاستی بزوتنەوەی خەڵکی کوردستانی بردەسەر بەڵام ئەگەر بینە سەر ورد بینە سەر کاری ورد بۆ نمونە بڵم هەمیشە و دایم هێزی چەکدار خەڵک جگە لە پێشمەرگە منزورم پێشمەرگایەتی و پێشمەرگە نیە هێزی چەکدار هەمیشە و دایم بۆ خەڵکی کوردستان نیشانەی مسیبەت و بەدبەختی بووە چ ئەرتەش هاتبێ چ پۆلیس هاتبێ هێزی چەکدار یەنی سەرکوتکەر بۆ لەلایەوە بەڵام ئەوان هێزی پێشمەرگی کۆمەڵە کە دەیاندی لە ئامێزیان نەگرت لیباسیان بۆ شۆدن وشکیان نەکردەوە تەر وشکیان نەکردن شتیان بۆ هەڵەگرتن تاکوونێ بێن پیان بدەن تێکەڵیان ئەبوون هەڵەساند گەرم و گوڕ بوون ڕفیق بوون لەگەڵیان تێکەڵ بوون لەگەڵیان ئەم ئەخلاقیاتە وای کردبوو کە هەموو پێشمەرگی کۆمەڵە و کوڕی خەڵک بوون ناڵم پێشمەرگی تریش خەڵکی کوردستان خۆشەویست نەبوون بەڵام تایبەتمەندیە کە پێشمەرگی کۆمەڵە هەیبوو بەڕاستی دڵسۆزی بوو کارکردن بوو تێکەڵاو بوون بوو خۆ بە زۆر نەزانین بوو کەڵک وەرنەگرتن بوو لە چەک ئەو چەکەی کە لەشانایەتی جگە لەوەی دژی داگیرکەران و زۆرداران بەکاری بێنێ لە مقابلی خەڵکا فەوقالعادە متەوازە و ئارام و لەسەرخۆ بوو مەواردی خۆم دیارە ئەو حیزبە گەورە و لەو بەو هەموو پێشمەرگەوە ڕەنگە لە دوو مەوردیش کەسێک نەیزانی بێ و ئەو سیاسەتانەی بە دروستی بەرەوە نەبرد بێ بەڵام جهێلگیری ئەمە بوو بۆ وا بوو چونکە کۆمەڵە پێی فێرکرد بوو کە هەڵگرتنی ئەو چەکە عیبارەت نییە لەوەی ئێمە خۆشمان لە چەک بێ ئێمە خۆشمان لە ئاڵ و گۆڕە خۆشمان لەوە دێک میلەتی کورد سەربەرز بێ و خۆی بتوانێت خۆی ئیدارەکە خۆشمان لەوە دێ ئێمە حقوقی خەڵک بپارێزین خۆشمان لەوە دێ خەڵک مافە سەرەتاییەکانی خەڵکی کوردستان مافە سەرەتاییەکانی خەڵکی کوردستان یەکەم بەیانیەدە کە بۆ کرێکار و زەحمەتکێشی کوردستان دانراوە بەند بە بەندی بچۆچاوی لێ بکە هەمووی بریتیە لە دەنگی بەرزی بێدەنگانی خەڵکی کوردستان بۆ کۆمەڵە بوو ئەم شعاری بەدەستەوە گرت هێزی پێشمەرگەی کۆمەڵە شەو و ڕۆژ لە حاڵی فێربوون و خۆبارهێنان و ئەسڵەن ئاگاهگەری و ڕۆشنگری لەناو پێشمەرگەی کۆمەڵە یەکێک لەسەر ئەساسی ترین کارەکانی بوو بۆیە کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بێجگە لە جەسارەتی نظامی کە بۆ خۆی ئەویش مەیدانێکی گەورەیەکە ئەگەر لازم بێ لەرە باسیەکەین کە چێت بیدعەتهایەکی لە شەری چەکدارانە دواتر لەسەر ئیسلامی کامە پایەگا و کامە ئیستحکاماتی دەوڵەت بوو مادام کۆمەڵە نیگەرانی تەلەفاتەکەی خۆی نەبووایە بێگومان دەیتوانێت ئەو کارانە بکە من دەتوانم داستانایەکی زۆر بۆ بجێرمەوە چونکە من یەکێ لەوانم کە قەدیمەوە کۆمەڵم زۆر کەسە ناسم زۆر پێشمەرگەی کۆمەڵە ئەناسم و زۆر کەسە ناسم ئێستا یان لە دەرەوەی وڵاتە جنین و هەروە کادری کۆمەڵە و کەسی دڵسۆزی کۆمەڵەن وایە لەناو ئێستا لە کوردستانەژین بەڕاستی بە قەولی کوردەواری خۆمان شێرێک بوون لە مەیدانی شەڕە لەگەڵ ئەوە شەڕی ناو شارەکان بیدعەتی بوو کە کۆمەڵە هێنەی گرتنی پایەگاکانی دەوڵەت جمهوری ئیسلامی کۆمەڵە لە مەیدانی نیزامیە توانی دەرجەیەک لە شجاعات نیشان بدا کە کاتی خۆی قەدیم دەیان کود وڵا فڵان کەس پیاوێکی هێندە ئازا بووە چۆکی خۆی بەستووە لە سەنگەرە
من سەدان پێشمەرگەی کۆمەڵە بۆ دێنم نەک تەنها چۆکی خۆی بەستۆ لولەی تفەنگی دژمنی گرتووە لە نێو سەنگەرەکەی خۆی بۆ یەکە هەم ئازا بوو و هەم دڵسۆز بوو هەم بە غیرەت و جەسوور بوو و هەم لە بەرامبەر خەڵکیشان متەوازی بوو لە مقابلی دوژمنە بە غیرەت و ئازا و لە بەڕاستی من زاری وایە زۆر جار بۆ خۆم وا دێتە بەرچاوم کە گویا ئێمە دانیشتوون خەریکی تعریفی کۆمەڵە ئەکەین لە ڕۆژی کۆمەڵە ئەمە زۆرم پێخۆشە خەڵک ئەو 37 ساڵە بچنەوە بە تایبەت نەسلی جوانی ئەمڕۆ بچنەوە بە کارنامەی کۆمەڵەیە بە وردی پڕپڕە لە خەڵکی کۆمەڵە پڕپڕە لە پێشمەرگەی دیرینی کۆمەڵە پڕپڕە لە نەقل و داستانی شۆڕشگێری پێشمەرگەی کۆمەڵە با بچن ئەو نەسلە ئەمانە ببینن و ئەمانە ببیسن چونکە ئێمە تەوەقعمان ئەوەیە ئەم جوانانەیش هەرواردی ئەم زانکۆی سیاسی نظامی فەرهەنگی سیاسی بە قووەت بن تا بتوانین خەزمەتێکی گەورە بە گەلی کورد و نیشتمانەکەمان بکەین. بەڵێ کاک فەرهادی مەولات بینەرانی خۆشەویستیش بەڕاستی پەیامی زۆریان نردۆ بەڵام ناتوانین هەموو پەیامەکان بخۆینەوە لە بەرنامەکە حتمەنەکە لەو ژێر نووساکە تایبەت کراوە بە 26 ڕێبەندان پەیامی هەموو ئێوە خۆشەویستان کە دەینێرن بۆ ئەم بەرنامەیە ئەگە فریان نەکەوتین هەمویان خوێنینەوە حتمەنەکە لەوێ ژێرنووسی دەکەین و بۆ ئێوە خۆشەویستانی بڵاو دەکەینەوە. بینەرێک بە ناوی ئەلف حسین پەناهی لە گوندی لەیلاخی نووسیوە لەوانەیە ناوچەی لەیلاخ بێت. سڵاو و پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا و لە هەموو بنەماڵەی شەهیدان. ئەلف حسین پەناهی لە لەیلاخ. بینەرێکی دیکە بە ناوی بەڵێ کاک ڕەشید لە سۆران سڵاو و ڕێزم بۆ خۆت و میوانەکەت کاک فاڕۆقی خۆشەویست وەکو بنەماڵەی سێ شەهیدی کۆمەڵا 26 ڕێبەندان پیرۆزبایی دەکەم لەسەر جەم کادر و ئەندامان و پێشمەرگەکان و بنەماڵەی سەربەرزی شەهیدان و زیندانیانی سیاسی لەگەڵ ڕێزمدا ڕەشیدی ئەفشاری. سپاس بۆ کاک ڕەشید لە ئێوەش پیرۆز بێت. بینەرێک لە شاری بانەوە دەڵێ سڵاو پیرۆزبایی ئەو ڕۆژە بە هەموو ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە دەڵێم هیوادارم ئەو یادبوودە ببێتە مایەی تەبایی و یەکگرتووی هەموو کوردان لە چوارپارچەی کوردستان و کوردانی ڕۆژهەڵات بەتایبەت. ڕێز و سڵاو سیروان لە شاری بانەوە. بینەرێکی دیکە دەڵێت کە ناوی خۆی نووسیوە سڵاو ڕێز بۆ خۆت و میوانی بەڕێزتان 26 ڕێبەندان لە هەموو بنەماڵەی سەربەرزی شەهیدان و زیندانیانی سیاسی و پێشمەرگە دەرینەکان پیرۆز بێت. بەڵێ هەڵگورت لە کولتەپەی قورمیش دووبارە سڵاو بۆ کاک فاڕۆق. بەڵێ کاکیوا لە شاری بۆکان دەڵێت بە بۆنەی 26 ڕێبەندان سڵاو و ڕێزی خۆم دەنێرم بۆ هەموو کادر و پێشمەرگەکانی کۆمەڵا. سڵاو لە میوانی بەڕێزی بەرنامەکەتان و سڵاو دەنێرم بۆ هاوڕێیانی گیان بەختکردووی ناوڕیزەکانی کۆمەڵا. ئێمە هەردەم کۆمەڵە بووین و هەر کۆمەڵاش دەمێنینەوە. پیرۆزبایی لە سەرجەم ئێوە خۆشەویستان و ئاواتەخوازین کە هەمیشە لە خەبات و تێکۆشانی خۆتاندا بەردەوام بن. بینەرێک لە تارانەوە دەڵێت سەلام بە بەرنامەی خوبتان ڕۆزە 26 ڕێبەندان از شما تمامی کسانی که از لذت زندگی کردن گذشته و برای آزادی و برابری داری مبارزه میکنید تبریک میگویم. ماردین از تهران. بینەرێکیش ئەوش بە هەمان شێوە ناوی خۆی نەنووسیوە و پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵەی لە کادر و ئەندامانی کۆمەڵە کردووە. بەڵێ بینەرانی خۆشەوی سەرواکە لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا چالاکی هاوڕێیانی نهێنی کۆمەڵا لە ڕۆژهەڵاتیویەوە بڵاوکرایەوە. هاوڕێیانی هاوکارم بەشێک لەو چالاکی ئەندامانی تەشکیلاتی نهێنی لە شار و ناوچە جیاجەکانی کوردستانیان ئامادە کردووە. ئەو ناوبڕە دەبینین و دەینەوە خزمەتی ئێوە خۆشەویستان. لەگەڵمان بن.
هەستاوە زیندوو سەدان دەستولاش پەیکەرە و ڕەمزیە چەندژێ کۆیلەتی خیابان سەنگەر خیابان سەنگەر شری خەیت فەنگ و سەری پر لە ئەندێش شری خەیت فەنگ و سەری پر لە ئەندێش بەزار و چەکومش بەدەیلات بەزار و چەکومش بەدەیلات خیابان چ ساخت و چ بەردینە نێبوو خیابان چ ساخت و چ بەردینە نێبوو سەدان پشتەماوە سەدان پشتەماوە سەدان پشتەماوە سەدان پشتەماوە بردینە نێبوو سەدان پشتەماوە 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 چەندێک دەرد و ژان چەندەهاشان پل بوو کە فکرن کە ئێشان لە پاستا و ئیدارەی شەرارەت چەندەها لەشکە گەوزەن لە خوێنان هەمیشان خیابان شەقامی هەژاری هەمیشان خیابان شەقامی هەژاری بەڵام وا دووبارە کۆیلەتی و مەینەتا خیابان دەبێتە پەراوپەر سەپۆلی شەڕ و ئێعتراض و شۆڕێ هەمیشان خیابان شەقامی هەژاری هەمیشان خیابان شەقامی هەژاری بەڵام وا دووبارە دژێ کۆیلەتی و مەینەتا خیابان دەبێتە پەراوپەر سەپۆلی شەڕ و ئێعتراض و شۆڕش سەپۆلی شەڕ و ئێعتراض و شۆڕش من منداڵی هەژارانی شارولادەی ڕۆژهەڵاتی کوردستانم. لە وەرزێکی خوێنین لەدایک بووم. یەکەم گەرای پێکاتنم لە زانکۆوە چێنرا و
پاش 9 ساڵ و 9 مانگ و 9 ڕۆژ لە 26 ڕێبەنداندا بەژانی هەمە حوسێنەوە لەدایک بووم. من کۆمەڵام، من وەکو ڕێواسی بن ڕاوەزان هەڵکشام و باڵام کرد وا پێگەیم و بووم بە بڕوا و بووم بە ورە و بووم بە داری هەزار ڕیشە و شاخ و بەرگم ڕۆژهەڵاتی داپۆشی. من کۆمەڵام، من کێوی باوەڕ و شاخی لە بن نەهاتووی کۆڵنەدانم، ئاگر و هەورە بروسکەم، لانکەی شێرە کوڕانی ڕۆژی تنگانەم. من کۆمەڵام، ئاسۆم ڕوون، بیرم پۆڵا، ورەم قەندیل ئاسا بەرز و بەرزتر دەبێ و بەرەو لووتکە هەنگاو دەنێم. من ڕێبواری ڕێگای دووری سەفەری دوور بەرەو شاری ئازاد ژیان. من کۆمەڵام. ئەگەر چی لەدایک بووی وەرزی شەو و شەوگارانی تاریک وەک تاریکستانم، بەڵام هەر من چرا و هەر من مۆبی نەکوژاوەی ماڵانم و من تیشکی هیوا و بزەی سەرلێوی تریفەی مەنگە شەوی ئاسمانی خەباتی هەژاران و چاوساوانم. من کۆمەڵام. هەزار کوڕی ئازا و کچی خوێنگەرم، هەر هەمویان ئاڵا بەدەست و پێشمەرگە بەڕێزەوە جان لە لەپی دەست ئامادە بەڕیز وەستاون. من کۆمەڵام. خوێنی دەمارانم، گوڕی لەشم، هێزی جەستەم، ورەی بەرزی شۆڕەژێڕیم، ڕەمزی خەبات و تێکۆشان، پێناسەی من شەهیدانمە و تاڵە سواری شەهیداوە. شاخان سەرشەقامم بوون و هەن، ئەشکەوتان تەلارم بوون و هەن، قەناسەی سەرشانم هەموو مڵک و سامانم بوون و هەن. من کۆمەڵام. جۆرەها تفەنگ تەقەی لێ کردوم، هەزارانم لێ شەهیدە و هەزارانیشم لێ دیل، بەڵام من هەرمام و هەردەمێنم. من ڕێبەری جوتیارانم وەک فوئاد، پارێزەری هەژارانم وەک سدیق، دکتوری ڕانزدەرانم وەک جەعفەر، سیر کە پێشەنگم خانیە. من کۆمەڵام. هێزی دوژمن شکێنم، شارەزای شەڕی دەستە و یەخەم، پارتیزانم، بیرت نەچێ داهێنەری خەباتی مەدەنیم. وەک کۆچی مەریوان من سەرکردم، من شەهیدی نەورۆزەکەی شاری سنەی قارەمانم. من کۆمەڵام. لە ڕێبەندان تەرمی سەدان شەهیدم لە کۆڵناوە و لە جەستەم خوێن ڕژاوە و ئێستش برینم ناساڕێژە، کینی قڕکردنم دەبەزێنم. من ماوم و هەردەمێنم. من کۆمەڵام منم. من کۆمەڵام. سڵاو خۆشەویستان، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. تەورەی ئەم شەوی بەرنامەی ڕۆژهەڵات لەسەر 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە. 26 ڕێبەندان لە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان پێوەزبایی دەکەم و ئاواتەخوازم کە درێژەدەری ڕێگای شەهیدانی سەربەرزی کۆمەڵە و بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان بن. پەیامێکی زۆر هاتووە لەلایەن ئێوە خۆشەویستانەوە کە من لێرەدا ناوە بەشێکیان دەخوێنمەوە. کاک فواد لە شاری دیواندەرە دەڵێت 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە بە بنەماڵەی شەهیدان، زیندانیانی سیاسی، پێشمەرگە دێرینەکان، پێشمەرگەکانی کۆمەڵە، هەموو کادر و ئەندامانی سەرکردایەتی پیرۆزبایی دەڵێم.
بینەرێک بەڵێ سڵام هەیە بۆ جەنابتان و میوانی بەرنامەکە و هەموو ستافی ڕۆژهەڵات تیڤی کە بە تێکۆشانی پراپڕ لە ئاسوڕانی بێوچان هەموو زانیاریەکانمان بۆ دەگوازنەوە پیرۆز بێت ئەم ڕۆژە پشکۆیە لە هەموو لایەک و هیوادارم هەرچی زووتر بتوانین پێشمەرگەکانی کۆمەڵا لە شارەکانی کوردستان ببینین و بە چاوی پڕ ئاوی خۆم دووپاتی ئەکەینەوە کە هیچ کات دایکی شەهید فرمێسکەکانت ون نابن. ئێمە جوانان و لاوانی بۆکان خۆمان ئامادە کردووە کە جژنی 26 ڕێبەندان بگرین. ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ ئەو کاتتان باش. سڵاو لە ئێوەی بەڕێز و هەروەها میوانی بەڕێزی بەرنامەکەتان کاک فاروقی بابامیری. سپاس دەکەین. من 26 ڕێبەندان ڕۆژی ئەستابوونی کۆمەڵە لە هەموو بنەماڵەی شەهیدان و بنەماڵەی سیاسی زیندانە سیاسیەکان و کادر و ئەندام و پێشمەرگەی کۆمەڵە پیرۆزبایی یەکەم ئاواتی سەرکەوتن بۆ هەموو پێشمەرگەکان پێشمەرگە بیرینیەکان کە پێشمەرگەکان ئەخوازم هیوادارم ئینشەڵڵا ساڵێکی تر 26 ڕێبەندان لە کوردستانێکی ئازاد بە یەکەوە جەزم بگرین. سپاس دەکەین. لە کام شاری کوردستانەوە پەیوەندی دەگریت؟ هیوا و ئارزوی ئێمە هەموو لاوانی کورد سەرکەوتنی ئێوەیە. هیوادارم ئینشەڵڵا سەرکەون. سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندی تەلەفۆنیەکەت. شەوێکی خۆش. بینەرێکی دیکە کەویش ناوی خۆی نەنووسیوە بڵێ کاک شێرزاد سڵاو بەخێراتن لە میوانی بەرنامەکەت کاک فەرۆق دەکەم و 26 ڕێبەندانی لێ پیرۆز دەکەم. سپاس بۆ کاک شێرزادی خۆشەویست. بینەرێکی دیکە لە گوندی ئارێنان سڵاو لە کۆمەڵا سڵاو لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵا پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا لە گوندی ئارێنان میم لە گوندی ئارێنان. سپاس لە ئەم بینەرە خۆشەویستەش پیرۆزبایی 26 ڕێبەندان لە بەڕێزیان و خەڵکی خۆشەویستی ئارێنان دەکەم. کاک فەرۆق دیارە هەم پەیوەندی تەلەفۆنیمان هەیە و هەم پەیامەکانی زۆرن بۆەوەی کە حتممە کە بینەرانی خۆشەویست ئاگادار دەکەینەوە کە ئەو بەشەی لە پەیامەکان کە نەمانتوانی لێرەدا بیان خوێنەوە حتممە کە لەو ژێر نووسەدا کە لە ژێر شاشەی ڕۆژهەڵات تیوی دەڕوات تایبەت بە 26 ڕێبەندانە حتممە کە پەیامی ئێوە خۆشەویستان بڵاو دەکەینەوە. کاک فەرۆق لە پرسیاری پێشودا بە جۆرە لە جۆرەکان ئاماژەت بە خەباتی چەکداری کرد. کۆمەڵەش لەو بوارەدا داهێنەر بووە لە بواری خەباتی چەکداری و تەعاملکردن لەگەڵ تەنانەت دژمنەکانی کۆمەڵە کە سپای پاسداران و دەست و پەیوەندەکانی ڕژیم بوو. ئەو سونەتە باشانە چی بوو کە کۆمەڵە لە بواری خەباتی چەکداری داهێنای ئاراوە؟ من وا دەزانم یەکێک لەو سونەتە باشانەی کۆمەڵە چۆنایەتی بمبورە تەعامل بوو لەگەڵ ئەسیرانی شەر. ئێمە زۆر جار لە شەڕەکانە ئەسیرمانەگرتن. جمهوری ئیسلامیش ئەو کات تەبلیغاتی ئەوە بوو کە کۆمەڵە هەر کەس بگرێ و لە ئەسیرانەوە سەریانە بڕێ و خلاصە چی بۆ کرابوو تەبلیغی خراپی دژ بە پێشمەرگەی کۆمەڵە کردبوو بۆ ئەوەی ئەو سەرباز و ئەفسەر و ئەو خەڵکانە قەرەی کۆمەڵە نەکەون. بەڵام مادام ئەسیر ئەبوون و ئەگیران ئەمن زۆر بۆ خۆم دەتوانم شەهادەت بدەم بۆ زۆر کەس کە لە ڕێگا خۆی نانەکەی خۆی لە گیرفانی بوو لەبەر پشتوانەکەی بۆ دەری هێناوە داوێتی بە ئەسیرەکە لەبەرەوە نەکابرسی بێ. ئێمە ئەسیرمان وەک میوان چاولەیە کرد. بڕیاری هەیە کۆمەڵە لەسەرەوە چۆنایەتی هەڵس و کەوت لەگەڵ ئەسیران و بەڕاستیش زۆرێک لەوانە کە ماوەیەک دەمانەوە لە لای ئێمە نەدەڕۆشتنەوە دەبووم. من بەناو ئێستا ناتوانم بە تۆ بڵێم بەڵام بە دڵنیاییەوە پێدەڵم زۆرێک لەوانە کە ئازادمان کردوون ئیتر چوونەتەوە شوێنەکانی خۆیان لە مازەندەران و خۆراسانەوە بگرێت تا کوردستان و بەلوچستان تەماسیان لەگەڵ ئێمە گرتووەتەوە و ئێستا وەکو لایەنگرانی کۆمەڵە لە بەرخاتر ئەو ڕەفتارە لەگەڵ کۆمەڵە تێکەڵە. ئەمە پەدیدەیەکی تازە بوو و فەرهەنگێکی تازە بوو کە کۆمەڵە کردی بە باو لە شەری چەکدارانی خۆی. لایەکی تر من لە بیرم نایەیە وەختێک چوونە شوێنان مەقەرمان داناوە لە هەر کوێ لە شاخ و لە دێ و لە هەر کوێ ئەوەڵین کار دیارە تۆ دەبێ پەتوو جێگەورێگە بەری دایخەی بەڵام بلافاصلە دووەمین کاری ئێمە ئەوە بۆ قەفەسەیەک وەلەو کانە بە لایلۆنیش دروست کرابێ وەلەو کانە بەدار بۆ خۆمان دروستمان کردێت دروستمان کرد بۆ کتێبخانە
کتێب و کتێب خوێندن ئاموزش و فێرکردن وەک ئەرزم کردی یەکێک لە مایە ئەسڵیەکان بوو بۆ یەک پێشمەرگە خۆی بەهێزی و بە باسکی چەکداری بزوتنەوەی خەڵکی کوردستان نەزانی. حقیقەتەکەی ئەوەیە پێشمەرگەی کۆمەڵە ئەگەر لێک بەرایەن کافی بوو چواریان بچنە دێیەک دانیشن و چوار قسە بکەن و لیگەڕن 3 ڕۆژ لە نێو خەڵکەکە یابن. ئەسڵ ئاست و تەوەقعاتی خەڵکیانە بردەسەرەوە. ئەسڵ بە ڕەفتاری جوانی خۆیان بەڕاستی خەڵکیان هیچ چینێکی نەبوو. ئەمە وەک ئەرزم کردی من زۆر ماڵان چووم لە جەولەی پێشمەرگەی کۆمەڵە شتی بۆ هێنام ماڵەکە فەقیر بووە بەڵام شتی بۆ من هێناوە ئەخە وتمە ئەی بۆ خۆتانوانەوتی ئەوە بۆ ئێوەمان داناوە ئێمە ئەوە بۆ ئێوەمان داناوە بۆ پێشمەرگەکانمان داناوە بخۆن. من جارێکی تر تکرارێکمەوە پێشمەرگەی حیزبی تریش هەبوون و لە کوردستانیش فعالیەتیان کردووە و جێگای ڕێزن بەڵام حقیقەتی ئەوەیە بەبێ مجامەلەکردن لەگەڵ کۆمەڵە حقیقەتی ئەوەیە پێشمەرگەی کۆمەڵە ئونسورێکی سیاسی ئاگاه تێکۆشەر و لە هەمان کات جەسوور و ئازا بوو. ئەمە من بەبێ ئەوەی پیا هەڵبڵێم ئەمرێکی واقعیەکە ئەگەر هەر کەس نەبێ بە حەزاران خەڵک ئێستا کادری کۆمەڵەن کە ریشیان سپی بۆ و سەریان سپی بێ و ئێستا خۆیان دارای ژن و ماڵ و منداڵی زۆرن کە بۆ خۆی منداڵەکان و نەوەیان هەیە ئەدوانن شاهێدیم بۆ بدەن و خەڵکی کوردستان دەتوانن ئەو شاهێدانە لە بەردەم خۆیانە ببین. ئەمە کارنامەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بووە، ئەمە کارنامەی فەرهەنگی سیاسی کۆمەڵە بووە لە نێوی هێزی پێشمەرگەیش. بەڵێ کاک فەرەدێ مەولات سیروان لە هەوشار دەڵێت ئەسڵاو بۆ بەرنامەکەتان و پیرۆزبای ڕۆژی کۆمەڵە لە ئێوە و کاک فەرۆقی بەڕێز دەکەم. ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵات پێویستی بە یەکگرتنێکی هەنووکەیە کە دەبێت بە زووترین کات بێتە ئاراوە تا هێز و توانەکانمان لە دژی ڕژیمی ئیسلامی وەگەڕ بخەین. شاروێران دەڵێت ئەسڵاو ڕۆژی کۆمەڵە لە هەموو هاوڕێیان پیرۆز دەکەم و هیوادارم وەک چواردەهەی ڕابردوو بێپسانەوە لە خەبات و تێکۆشاندا بن بۆ دەستەبەرکردی مافەڕەوەکانی گەلی کورد لە کوردستانی بندستی ئێرانی دیکتاتۆر لێدراو. نەسرین لە مەریوان دەڵێت پیرۆز بێت 26 ڕێبەندان لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز هیوادارم کامیشە سەرکەوتو و موفق بن. کۆمەڵە ئاڵا هەڵگری دەستپێکردنی خەباتی سیاسی و نظامی ژنانە لە هەر چوار پارچەی کوردستان و هەمیشە کۆمەڵە ڕێنیشاندەر و داهێنەر بووە لە بزوتنەوەی کوردستاندا. یەکەم دەستەی ژنانی پێشمەرگەی ژن، یەکێتی جوتیاران، شۆراکانی شار و لادیەکانی کوردستان، عەداڵەتی کۆمەڵایەتی و دانانی تەلەڤیزیۆنی ماهوارەیی، هێنانی دروشمی بەرەی کوردستانی، کۆنگرەی نەتەوەکانی ئێران و بەستی کۆنگرەی تایبەت بە کوردستانی ڕۆژهەڵات. سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستانە. ئێستاش پەیوەندیەکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. سڵاو کاک موختار. سڵاو ئەو کاتتان باش. باشی زۆر ڕێزی تایبەتم بۆ خۆت و بەرنامە جوانەکەتە ئێوە بە خێراتنی لە میوانی بەڕێزتان کاک فاروقی بابامیری دەکەم. سپاس دەکەین. من نووشینم لە ئاوایی ئەڵمانە سەر بە ناوچەی مەریوان زەنگ لێدەم. پیرۆزبایی 26 ڕێبەندان لە هەموو پێشمەرگە و کادر و ئەندامانی تێکۆشاری کۆمەڵە دەکەم و هەروەها لە هەموو بنەماڵە سیاسیەکان و بنەماڵی شەیدان و سەرجەم کوردستان بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵێ لە ئێوەش پیرۆز بێ هەر لێرەوە تا تاڵەسواری شەیدستان سڵاو ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ خەڵکی ئاڵمانەی خۆشەویست و ناوچەی مەریوان. بینەرێکی دیکە دەڵێت چونکە خەڵکی ڕۆژهەڵات چاوەڕێی ئیرادەیەکی نەتەوەیین بۆ لێک نزیکبوون و یەکگرتووی و دواتر کردداری لە هەموو لایەنەکان ئاواتەخوازین کە یەکگرتنێکی هەمەلایەنە لە نێوان ئۆپۆزیسیۆنی کوردیدا بێتە ئاراوە کە ناوی خۆی نەنووسیوە. من سەحەر لە پیرانشار ڕۆژی کۆمەڵە لە هەموو پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە و هەموو خەڵکی کوردستان پیرۆزبایی دەکەم و چاوەڕوانی گەڕانەوەتانین کە دووبارە شارەکانی کوردستان بنەخشێن و ڕەفتاری جوانی خۆتان لە ئیدارەی وڵات ببینین، ماندوو نەبن و چاوەکانتان ماچ دەکەین. ئێمەش لێرەوە تا شاری پیرانشار چاوی ئێوەی بەڕێز و سەرجەم خەڵکی خۆشەویستی شاری پیرانشار ماچ دەکەین و هیوای سەرکەوتنتان بۆ بە ئاوات دەخوازین. بینەرێکی دیکە لە شاری جوانڕۆ پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە لە هەموو خەڵکی کوردستان و پێشمەرگە و دڵسۆزانی کۆمەڵە لە هەر کوێیەکی ئەم جیهانە دەکەم.
هیوام بەختەوەری و تەندروستی هەموو لایەکە. بینەرێکی دیکە دەڵێت 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی گیانبازی هاوڕێی ڕابەر و داهێنەر حەمە حوسێن کەریمی و هەروەها ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵا پیرۆزبایی خۆم ئەراستەی سەرجەم لە ماڵی شەهیدان و زیندانیانی سیاسی و سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵا و هەموو خەڵکی کوردستان دەکەم. بینەرێکی دیکە بە ناوی کاک مەهدی دەڵێت 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی گیانبازی هاوڕێی ڕابەر و داهێنەر کاک حەمە حوسێنی کەریمی لە هەموو ئێوە هاوڕێیانی ڕۆژهەڵات تیوی و خەڵکی کوردستان پیرۆزبایی دەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ بە ئاوات دەخوازیم. بڵێ بەشێک لە کوڕان و کچانی کوردستان کە خوازیاری ئەوەن بێنەوە پێشمەرگایەتی کۆمەڵا حتمەنە کە دوای بەرنامە ڕاستەوخۆکە من لە خزمەتی ئەوە خۆشەویستاندام ڕاهنمایی پێویستان پێدەدەم. بەڵێ بینەرانی خۆشەویست ناوبڕێکی دیکە دەبینین و دێنەوە خزمەتتان. بەڵێ خۆشەویستان بینەری بەرنامەی ئەو ڕۆژهەڵاتن کە تەوەرەی ئەم شەوی بەرنامەکە واکە بینیتان لەسەر 26 ڕێبەندان و نزیک بوونەوە لە ڕۆژی کۆمەڵەیە. کاک فەرەوغ دێمەوە خزمەتان باسی داهێنان و ئەو سونەتە پێشکەوتوانەمان کرد کە کۆمەڵا بە درێژایی خەباتی نهێنی و ئاشکرای خۆی هێنایە ناو بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان. دیارە ئەو ئەرکانەی کە کۆمەڵە بەجێگەیاندووە حتمەنە کە لەمپەرهایەکی لە پێشدا بووە. ئەو لەمپەرانە چی بوون لە پێش بەجێگەیاندنی ئەو کارانەی کە باسمان کردووە؟ لە پێشەوە با من تەوزیحێک بدەمە خزمەت جەنابەت وەک ئەرزم کردی کۆمەڵە حیزبێکی سیاسی نوێخواز بوو، عەداڵەت خواز بوو و دروشمی تازەی پێشکەوتووی پێشکەش کرد بە کۆمەلگای کوردستان. وەک ئەرزشم کردی کۆمەلگای کوردستانیش جەماوەرێکی زۆر لە ڕۆشنبیر و کوڕی خۆشەویستی خۆی پێشکەش بە کۆمەڵە کرد کە وەک کەرەستە کۆمەڵەی پێبێک بێنێ و ئەم سیاسەتانە بەرەوە بەر. ئەمە ئەم هەموو پەدیدەی تازە لە دنیاە لەگەڵ کۆنەکە تێواچ، یعنی دنیا شەڕی کۆنە و نوێیە. کۆنە مقاومەتەکە بۆ ئەوەی ئەو شتانە کۆنانی خۆی ڕاگرێت، چونکە مانەوەی بەوانەدا تازەیش حەولەدا ئەو مقاومەتانە بشکێنێ و شتی تازە بۆ خۆی، بۆ کۆمەڵگای، بۆ حیزبی، بۆ هەموو شتێک پێک بێنێ. ئەگەر ئێمە جمهوری ئیسلامی مانعمان نەبووایە و نەهاتە سەرمان و قەستی کوشتن و ئەوەی لەگەڵ نەکردبایان ئێمە ئێستا لە شارەکانی سنە و مەهابادەوە دادەنیشتین بیرمان ئەمجا لە چی کردەوە؟ بەڕاستی بیرمان لە چی کرد؟ بیرمان لەوا کردو بزانین کۆنسرتی موسیقی ئەم شەو لەکوێیە، بەمانزانەیە تەئاترەکەمان چۆنە، بەمانزانەیە شعر و ئەدەبیاتەکەمان لەکوێ. ئەمڕۆ دەمانە چوون بۆ فڵان ئەنجومەنی ئەدەبی و 20مانە چوون بۆ فڵان فیلمی سینەما و دەمان ئەو کارانەمانە کرد. ئێمەش خەریکی ژیان و پێشکەوتن و ئێمەش خۆشەویستیمان بەیانە کرد لەگەڵ یەکتری. ئەمە کوڕان و کچانی ئێمە دەست لە ناودەستی یەک لە خیابانی شارەکانە هاتنە چوونە کافەکان ئەچوونە وەکەم و جێگەی ئازادی دنیا. بەڵام ئێمە مانعێکی ئەساسی کە لە پێشپای ئێمە بوو وجودی ئەم هیولا ڕەش و جینایەتکاری جمهوری ئیسلامی بوو کە مەجالی بە خەڵکی کوردستان نەدا. ئەوەندەی زەڕە و تروکاییەک ئێمە مەجالمان بوو توانیمان ئەو خۆشەویستیانە، ئەو فەرهەنگە، ئەو ئەخلاقە تا دوێنێ و پێرەکە خەڵکیان دەکوت بە خەڵکی زەحمەتکێش دەڵێن گۆیا سەوادیان نییە و نازانن. ئەمن نیشانت دەدەم بە هەزاران کوڕی زەحمەتکێش لە ڕیزەکانی کۆمەڵە بوونەتە گەورەترین فەرماندەهانی نیزامی. ئەوانە قسەهایەکن کە تەبەقاتی سەرەوە دەیانێمە بە ئێمەی کرێکار و زەحمەتکێش و خەڵکانی تەبەقەی خوارەوە تەحمیلکن. کۆمەڵە ئەم زەرفیەتانەی هێنا مەیدان. بۆ یەک ئەرزم کردی زەرفیەتی بزوتنەوەی خەڵکی کوردستانی پەرە پێدا هێنایە کار ئەو زەرفیەتانە کە خەوتە بوون لەجێ. کە ئێستا لەگەر کورتی بکەمەوە قسەکەم لەمپەری ئەسڵی و ئەساسی ئێمە جمهوری ئیسلامی بوو. بەڵام لەمپەری دووهەم بەڕێی من خوو خدە و فەرهەنگی کۆن بوو کە مانعی ڕێگای تۆ بوو. لاقیەگرتی جاری وا بوو بە گریان پێشی پێگرتی و دەگریان مەڕۆ
جاری وا بوو بە شەڕ و بە تفەنگ هاتە سەر دەی کودمەڕۆ بەڵام کۆمەڵە وەک ئەرزم کردی چون هەڵگری پەیامێکی پێشکەوتن خواست بوو و ئیستراتێژیکی ڕۆشنی هەبوو بێڕارایی و بێتەزەلزول هاتە ئەو مەیدانەوە. من نمونەیەکی چکۆلت بۆ باس بکەم کاتی خۆی خومێنی کوتبووی ئەم ئیسلاحاتی ئەرزیە لە ساڵەکانی 42 وردە و دەلە ماخرێنەشای کوت ئیسلاحاتی ئەرزی کە گراوە ئەوە زمینی خەڵکیان داگیر کردوانە حرامن. عشایر و ئاغای قەدیمی بۆکان منتقی کوردستان کەوتنی گیانی خلاصە مچورکی بە گیانیانە هات کە گویا زەمیەکانیان لە خەڵکەکە بسەنەوە شۆڕای عشایر و شتیان دروست کرد کۆمەڵەش و یەکێتی جوتیاریان دروست کرد بۆ جوابدانەوە بۆ هەلومەرجە و دەستی برد بۆ دابەزکردنی زەوی ئەوەی کە پێی دەڵێن مالکیەتی خوسوسی وەها مقەدەس بوو لە چارچێوەی مێشکی خەڵکە کە گویا تۆ نەدەتوانی دەستی بۆ بەری کۆمەڵە دەستی بۆ برد و نیشانیدا خەڵکیزکی زۆری فەقیر و هەژار کە ئەو کات بۆ خۆ دەزانی ئینقلاب و شۆڕش بوو کار نەبوو لە هیچ شارەکانی تر هیچ نەبوو خەڵک دەرەتانی نەبوو خۆی جەمهوری ئیسلامی لە محاسەری اقتصادیە بوو ئەویش کوردستانی دوو هێندە محاسەری اقتصادی کرد بوو خەڵک نەفتی نەبوو چوزانم ڕۆشنایی نەبوو بەرقی نەبوو کارەبای نەبوو کۆمەڵە توانی بەم کارە هێندێک گوشایش لە ژیانی خەڵک بکاتەوە بەڵام لەوە قوڵتر دەستی برد بۆ ئەوەی کە تەقەدوسی مالکیەتی خوسوسیە گویا نابێت دەستی بۆ بەری خەریک بوو بە حەڵاڵ و حەرام پێش پێ بگرێ خەریک بوو پێش بە ژیانی خەڵک بگرێ بە فۆرمۆلی حەلال و حەرام ئەمانە ئەم ڕووداوانن کە من هەرچەندە لەسەر کۆمەڵە قسە بکەم بڵێم چۆن کۆمەلگا و زەرفیەتی خەڵکی کوردستانی بردوێتە سەرێ بڕوات بێ بەم سعاتە و بەم کاتە وەختە کەمە مەجالمان کەمە دەنابن بە وردی ئەتوانم بۆ تەوزیحدەم کۆمەڵە پەدیدەیەکی نوێ بوو کۆمەلگای کوردستان وەری گرت لە ئامێزی گرت و ئەویش جوابی داوە بۆ سیاسەتانە ئەویش بە سیاست و کردەوە و بۆ خۆی لە ڕاسی کارەکانە جوابی ئەمەی بزوتنەوەی خەڵکی کوردستانی داوە ئەمە معنای ئەوەیە چارەنووس و فەرهەنگی سیاسی بزوتنەوەی کورد و کۆمەڵە دوای 37 ساڵ وەها تێکەڵ بووە کە ئەگەر ئەمڕۆ نامەوێ بڵم ئەگەر من و تۆش نمێنین کۆمەڵە فەرهەنگێکی گەورەیە لێنەوە بزوتنەوەی کوردە بە حەزانان خەڵگەوە لەو کوردستانە کۆمەڵەن و دادەنیشتن کۆمەڵەیەکی تر دروستەکەنەوە کاکە خۆ هەر بەناوی من و تۆ دروست نەکراوە ئەوە فەرهەنگێکی سیاسیە ئەوە ئەخلاقێکی سیاسیە ئەوە جیهانبینیەکی نوێیە عەداڵەت خوازە ئەمە خەڵک هەتا خەڵکی فەقیر و هەژار هەبن لە دنیاە ئەم سونەتانە و ئەم فەرهەنگانە ئیستیقبالی لێکرێ و خەڵک باشی پیاکە و کۆمەڵە یەکێک لەو پەدیدانە کاکە بڵێ کافەرەتێ وڵات ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش بەڵێ فەرموو سلام كما خدمت كاغ مختار عزيز سلام عليكم من ميلاد وكر معشان شهسان كرين زنگام ايضا ويلا شجيدي خدمت فاروق بامیری عزيز جامعة بويق بكان روز 26 بندان روز مشترك ووجوداتنا كوملا تبريك يشام وتمام كرديل كردوان بخصوص خانواده الشهيد وبيشمرگه الدليل وتمام الزندانيين السياسي آرزو موفقیت در مرة تمام جماعت كوملا سپاس دەکەین کاک میلادی خۆشەویست ئێمەش پیرۆزبایی 26 ڕێبەندان لە بەڕێستان و خەڵکی خۆشەویستی شاری کرن دەکەین ئاواتەخوازین کە لاوان و هاوتەمەنانی ئێوەش بێنە ناو ڕیزەکانی کۆمەڵە و درێژەدەری ڕێبازی پڕ لە شانازی کۆمەڵە بن سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ چەند پەیامی بینەرانی خۆشەویستیش بخوێنینەوە بینەرێک بە ناوی شین میم لە شاری ساڵاوەوە دەڵێت سڵاو و پیرۆزبایی لە سەرجەم هاوڕێیانتان لە هەموو شار و ناوچەکانی کوردستان هیوام سەرکەوتنی کۆمەڵەیە شین میم لە شاری ساڵاوە کانیا و لە گوندی بەرقوڕ دەڵێت پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا لە هەموو خەڵکی کوردستان و بەتایبەت بنەماڵەی شەهیدە سەربەرزەکانمان و زیندانیانی سیاسی و ئەو ژنان و پیاوانەی کە ڕۆژێک لە ڕۆژەکان و ساتێک لە ساتەکان چەکی پێشمەرگایەتیان لەشان کردووە یاد و بیرەوەری و خاترەی ئەو کەسانە لە دڵی هەموماندا زینووە بێگومان هەر زینوو دەمێنێتەوە
بینەرێکی دیکە بە ناوی فازڵ لە شاری جوانڕۆ دەڵێت سڵام عەرزەکەم لە خزمەت خۆت و میوانی بەرنامەکەتانە بە نەزەر من دەبێت کۆمەڵە و باقی حیزبەکانی تر زیاتر ئەهمیەت بن باوەستانەکانی کرماشان و ئیلام لە باری سیاسی فەرهەنگی و ئیجتماعی و منیش پیرۆزبایی 26 ڕێبەندان لە هەموو ئێوە خۆشەویستان و گەلی کورد بەگشتی پیرۆزبایی دەکەم. بینەرێکی دیکە دەڵێت سڵاو و پیرۆزبایی خۆم پێشکەش بە هەموو ئێوە خۆشەویستان و سەرجەم خەڵکی خەباتکاری کوردستان دەکەم ئاواتەخوازم کە هەمیشە بەردەوام بن لە خەباتدا. ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بڵێ فەرموو. السلام عليكم كمختار مادونا يفتو كفارق الدم سپاس دەکەین. مەڵێ بەداخەوە پەیوەندی و بینەرە خۆشەویستەوە بزانم کاک ناسری عەلەوی بوو خەت ئەبوو. کاک فاروق دیارە بەڕێستان هەمیشە لە بەرنامەکانی ئێوە ڕۆژهەڵاتە بە حکمەوەی کە درێژخایەنەمانووە بن وەکو ئاخرین پرسیار لە بەڕێستان. لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا کە بەشێک لە بینەرانی خۆشەویستیش ئاماژەیان پێکردووە کۆماری ئیسلامی زیاتر زۆمی کرۆ سەر کۆمەڵە هەر لە ناردنی تیمهای جاسووسی و هەوڵە تێرۆریستیەکەی چەند مانگی ڕابردووی لە ئۆرگانی زاگرۆس چی هاندەری کۆماری ئیسلامی بووە؟ چی کۆمەڵەوای کردووە کە کۆماری ئیسلامی تووڕە کردووە؟ ئێمە باسی کۆمەڵەمان کرد. کۆمەڵە ئەگەر بە کورتی ئەرزە بکەم سکڵی بن ئاوری ئازادی خوازیە و جمهوری ئیسلامیش سەرتاپای دژی هەموو ئازادی خوازیەکە. زۆر ڕۆشنە کە جمهوری ئیسلامی دەبێت زەخت و زۆر بخاتە سەر کۆمەڵە. دیارە خۆ من نەزانم زەخت و زۆری لەسەر حیزبەکانی تری کوردستانیش هەیە. بەڵام کەس وەک جمهوری ئیسلامی کۆمەڵە ناناسێ کاکە موختەر. لە هەموو کەس چاترەمان ناسێ. لێی گرتوین، زیندانی کردوین، لێ ئیعدام کردوین، لێی ترۆر کردوین. هەرچی کارێک بۆی کراوە کردوویەتی بەڵام کۆمەڵە لە هەمووی ئەوانە بە سەربەرزانە هاتۆتە دەرەوە ئەرکی خۆی لەژێر دەسەڵاتی ڕشی جمهوری ئیسلامیە لە کوردستان تا ئەو جێگە توانای هەبوو پێکی هێناوە. و لەبەر خاتر ئەوەیە جمهوری ئیسلامی دەزانێت ئەمە لە هەمویان جددیترە. لە مزاکەراتە کۆمەڵی دیوە، لە سیاسەتا کۆمەڵی دیوە، لە شەڕا کۆمەڵی دیوە، هەموو بارێکی لە دیپلۆماسیا کۆمەڵی دیوە، هەموو شتێکی تاقی کردوتەوە دەزانێت کێیە. و لەبەر خاترەوەی من بەعیدی نابینیم و بە هینشی نازانم و پێشم ئێغراق نییە ئەم کارە. ئەمن وا دەزانم زەختی زۆری لەسەر کۆمەڵە هەیە. کۆمەڵی بەجددی وەرگرتووە. کۆمەڵە لە نێو عەرەبی خوزستان خۆشەویستە، کۆمەڵە لە نێو بەلوچ خۆشەویستە، کۆمەڵە لە نێو تورکەمەن و ئازەریا خۆشەویستە، کۆمەڵە پەرچەمداری حقوقی میلیە لە کوردستان. خۆ من ناڵێم ئێمە خەریکین دەبینە کەواسپی بەرتی بۆ بەلوچستان و ئەوان دیارە هەمویان تێیەکۆشن. بەڵام کۆمەڵە ئولگوی سازمانێکی سیاسیە کە بیەوێ مافی میلی میلەتەکەی خۆی دابین بکە. توانیوێتی ئەم 37 ساڵە ئەمە بە خەڵکی خۆی لە کوردستان و بە خەڵکانی دەرەوە بسلمێنێ. کۆمەڵە ئەو کەسە بۆ کەچووە لە پێش هەموو شکات بزوتنەوەی سەوزی تەئید کرد. دەزانێ ئەوە چ زەربەیەکی قورس لە کەمەری جمهوری ئیسلامیەدا. الان پێشمەرگەی کۆمەڵە پێشمەرگەی تریشی لێ خۆ خەڵکی کوردستان من ناوە حیزب سازمان نابە. بەڵام کافیە تۆ چوار پێشمەرگەی کۆمەڵە بنێرەوە کوردستان هەموو هێزەکانی لەسەر کۆکاتەوە. ئاوری تێبەرە بە جمهوری ئیسلامی ئەوە خەڵکەکەی تیژەوە لەوێ بە ناوی پێشمەرگەوە چنە دوکانان و خەریدی شەکەن و شەرمان کەسیش باسییان ناکە. لەبەر خاترەوەی جمهوری ئیسلامی وەک ئەرزم کردی ئێمە لە هەموو کەس چاترە ناسێ. دەزانێ ئێمە چی؟ ئێمەش جمهوری ئیسلامی لە هەموو کەس چاترە ناسی. ئێمەش دەزانین ئەو چیە. لەبەر خاتر ئەوە ئێمە داکۆکی کاری بەڕاستی و بەجددی واقعی بزوتنەوەی خەڵکی کوردستانین و ئەو هێزە و ئەو توانایی کە ئێمە توانیمانە خەڵکی کوردستان و بزوتنەوەی کوردی پێبێنی نەگەر جمهوری ئیسلامی نیگەرانی ئەوەوە پێی وایە بە لێدانی کۆمەڵە عیدەیە کە لێرە مەسەلەن فەرزەکەی دانیشتون کۆمەڵە تەواوێ و ئەرزم کردی کۆمەڵە بۆتە بەشێک لە کولتور، بەشێک لە فەرهەنگ و بەشێک لە ئەخلاقی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات. لەبەر خاترەوەی جمهوری ئیسلامی وەک ئەرزم کردی کۆمەڵە بۆتە بەشێک لە کولتور، بەشێک لە فەرهەنگ و بەشێک لە ئەخلاقی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات.
هەموو ئێستای ئەوەی کۆمەڵە لایەن بە بابڕۆن بە دڵنیایە پێ دەڵم سبحینی عینی کۆمەڵەیەکی بە قووەتی وەگەمە دروست بێ کۆمەڵە لە بنەهاتووە تازە کۆمەڵە داهاتووی بزوتنەوەی کوردی بەدەستە نەگەڕایون بۆ ڕابردووی گەلی کوردستان ئەگەڕێن بۆ داهاتوو بۆ کوێ وەی بەرین ئەو ئەمە مۆتۆری تاریخە ناتوانێت بیگێڕیەوە لەبەر خاترەوە دیارە ئەو جدیمانەگرێ و حەولەدا ئێمە دیارە تا ئێستا جوابمانداوەتەوە بەڵێ کاک فەرۆز سپاس بینەرێک بە ناوی پێشڕەو لە شاری دیواندەرە دەڵێت خەڵکی شۆڕژگێر و بندەستی ڕۆژهەڵات 26 ڕێبەندانتان لێ پیرۆز بێت سڵاو لە بنەماڵەی شەیدان سڵاو لە ڕۆحی فەرماندە و قارەمانی دیواندەرەکە قادری بارامی و ئاسانیەی خوشکی پێشڕەو لە شاری دیواندەرە ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و کاتتان باش بەڵێ فەرموو ئەگەر دەکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەتان کۆم کە بینەری بەڕێز سڵاو ڕێز مەزکا مەختار بۆچی نابتی بۆ میوانەکەتان فارق بابامیری من زانیارم لە ئاوای تەنیسەر و زەنگەدەم پیرۆزبایی 26 ڕێبەندان لە خۆت و لە سەرژەم پێشمەرگان کۆمەڵە و لە کادر و ئەندامەکان و لە خانوادە شەهیدەکان و خانوادە زیندانیەکان و سیاسیەکان دەگەم هەر پیرۆز بێت هەر دەشەوە بێت ئاڵای سوری کۆمەڵە سپاس دەکەین کاک سیروانی خۆشەویست هەلێرەوە تا گوندی تەنگیسەری سەربەرز سڵاو دەنێرین بۆ خەڵکی قارەمانی ئەو گوندە کاک زانیار ببوورە سپاس دەکەین بۆ پەیوەندی تەلەفۆنیەکەت بەڵێ 5 دەخوان ماوە بینەرێک دەڵێت سارە لە شاری سنەوە دەڵێت لە تاییدی قسەکانی کاک فەرۆقدا منیش دەڵێم بەشێکی بەرچاو لەو کەسانەی کە لە ڕێزەکانی کۆمەڵەدا شەهید بوون دەبینین دکتۆری تایە مهندسی تایە معلمی تایە و قشری دانشجوو ڕۆشنبیری تایە هەر ئەو سونەتە باشانە بوو کە کاک فەرۆق باسی کرد هانی ئەو دکتۆر و مهندس و معلم و دانشجوانەیدا کە بێنە ناو ڕێزەکانی کۆمەڵەوە کۆمەڵە حیزبێکی ڕۆشنبیر و پێشکەوتن خوازە بۆیە ئەو کەسانە ڕووی تێدەکەن کاک سالار لە شاری سنەی خۆشەویستەوە کۆساڵان لە ناوچەی هەورامانی تەخت گوندی سلێن دەڵێت لەگەڵ ڕێزی تایبەتم پیرۆزبایی 26 ڕێبەندان دەکەم لە هەموو کادر و ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە و لە هەموو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و بنەماڵەی سەربەرزی شەهیدان و زیندانیانی خۆراگری سیاسی بژی کوردستان بژی کۆمەڵە بژی سۆسیالیزم کۆساڵان لە گوندی سلێن سەر بە ناوچەی هەورامان بینەرێک سڵاو بۆ پێشمەرگەکانی کۆمەڵە و پیرۆز بە 26 ڕێبەندان لە شاریکانی دینار بەڵێ کاک فەرۆق هاوڕێیانم ئاماژەکەن کە کاتی بەرنامەکە ڕوو لە کۆتاییە ئەگەر وەکو وتەی کۆتایی وتەیەکتان هەیە لە 2 دەقەدا فەرموو وڵات لە 1 دقیقە ئەویش ئەوە داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم داوا لە هەموو لاوان و کچان و کوڕانی کوردستانەکەم بێنە نێو ڕیزەکانی کۆمەڵە پەرچەمی کۆمەڵە بەدەستەوە بگرن من بە ئیتمینانەوە هەم وەک باوکێک و هەم وەک پێشمەرگەیەک دڵنیایانەکەم کۆمەڵە لە هەمیشە سوورتر و چە سوورترە بۆ ڕزگاری گەلی کورد بۆ دامەزراندنی عەداڵەت بۆ حقوقی بەشەر بۆ دێموکراسی و ئەوە ئاواتی هەموو خەڵکی ئێران و بە تایبەتەن خەڵکی کوردستانە ئەمە زۆر ئارزومە کرد ئەمە زۆر ئارزومە کرد وەک ئێستا خەڵک بچوانە خیابان و نەمایەندەی خۆیان هەڵبژاردایە و خەڵک مساحەبان لەگەڵ پرام کاریان کردن بەداخەوە ئێمە ئەلان لە شێرایەتێکی ئاوایان کە دەبێت ئەو وەزعیەتە ئێمە ناتوانین نابێت تەحمولیکەین نابێت تەحمیلێک من داوا دەکەم خەڵک بێنە ڕیزەکانی کۆمەڵە ئیجازە نەدەین جمهوری ئیسلامی لەمە زیاتر سەرڕۆی بکە دیارە خۆ ئێران بە کوردستان ناڕوخێ بەڵام دڵنیاتان بکەم کە کۆمەڵە نەک هەر نقطە ئومێدێکە ئێستا بۆ خەڵکی کوردستان لە نێو ئۆپۆزیسیۆنی خەڵکی ئێرانیشا کۆمەڵە ئێستا قسەی یەکەمەکە و من هیوادارم ئێمە بتوانین ئەم سنەت و ئەم فەرهەنگە بکەین بە کردەوەی هەموو خەڵکی کوردستان بۆ ڕزگاری و ئازادی خەڵکی کورد و حتا خەڵکی ئێرانیش بەڵێ سپاس کاک فەرۆق من پەیامێکی بێکی لە بینەرانە خوێنمەوە ئەویش دەڵێت سڵاو لە هەموو هاوڕێیانی کۆمەڵە
پۆلی لە جوانانی مەریوان پەیمان نوێ دەکەینەوە تا دوا دڵۆپی خوێنمان درێژەدەری ڕێگای شەهیدان بین وەک شەهیدان عەبدوڵڵا تاڵ، حسەین تاڵ، محەممەد تاڵ پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵا ئاکۆ 55 لە شاری مەریوان. بەڵێ کاک فاڕۆق ئەگەیشتنە کۆتایی بەرنامەی ئەم شۆمان. سپاس بۆی کە لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا بەشداریتان کرد. بەڵای بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی ئێوە ڕۆژهەڵات. جارێکی دیکە پیرۆزبایی 26 ڕێبەندان لە سەرجەم ئێوە خۆشەویستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەم و ئاواتەخوازم کە درێژەدەری ڕێبازی کۆمەڵە بن. و هەر لێرەوە جارێکی دیکە سپاسی هاوڕێیانی تشکیلاتی نهێنی دەکەم کە بەو پەڕی بوێری و لێزانیەوە سەرڕای جە و کەش و دۆخێکی ئەمنیەتی کە دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی و ئۆرگانە ئەمنیەتەکانی ڕژیم بەسەر کوردستاندا زاڵیان کردووە ئەوان بوێرانە ئەرک و کارە تەبلیغاتیەکانی خۆیان بە باشترین شێوە ئەنجام دەدەن. هەروەها پەیامی ئێوە خۆشەویستان لەو ژێرنووسەی کە تایبەت کراوە بە 26 ڕێبەندان دەتوانن لە ڕێگای ژمارە مۆبایلی 0964 750 0385 416 ڕاستەوخۆ پەیامنەر ئێمە پەیامەکانی ئێوە خۆشەویستان بڵاو دەکەینەوە و لە شەوانی داهاتوویژە حتمما بە بۆنەی 26 ڕێبەندان بەرنامەی تایبەتمان دەوێت تا ئەو کات هەر شاد کامران و بەختەوەر بژین و ماڵەوە. من نەبی کاک فاڕۆق.